ئۆپەراسیۆنا ڕزگارکردنا باژارۆکê hewîja çend caran lê dereng ketiye lê gotin heye got ew piştî rizgarkirina bajarê Mosilê dest pê bike ev rapor di rewşa wê ron dike got ew bi kamera peyamnêrê me Dilşad Enwer hatiye kişandin. بۆ زۆرێک لە سەرکردە لەشکریەکان ئازادکردنی شارۆچکەی حەویجە لە پارێزگای کەرکووک لە ڕووی استراتیژیەوە زۆر گرنگە بۆ سەقامگیری ئاسایشی لەو ناوچەیەدا. تا ئێستا چەند جارێک ئامادەکاری کراوە بۆ هێرشکردنە سەر مۆڵگاکانی داعش لەو ناوچەیە بەڵام هەردووا دەخرێن. ئەم دواخستانەش نیگەرانی زۆری بە دوای خۆی داهێناوە بە تایبەتی لە ناو هێزی پێشمەرگەی کوردستاندا. ئێمە وەکو هێزی پێشمەرگە لە هەموو کاتێک لە ئامادە باشیوە ئیستێش بە تایبەتی ئیستێش لەم کاتێک لە ئامادە باشیە بۆ ڕزگارکردنی حەویجە بەڵام لەسەر ئەوە ماوەڕێکەوتنی هەرێمی خۆمان هەرێمی کوردستان لەسەر لەگەڵ بەغاش دیارە مەرامێکی سیاسی بەدواوێ دوایە ئازادکردنی حەویجە دواخە دیارە مەرامێکی سیاسیان بەدواوەیە شتێکیان بەدەستەوە دیارە بەنیاز شتێکن شتێک خرام بەرامبەر پێشمەرگەیش. حەویجە بنکەیەکی سەرەکی تێرۆریستانی داعش بووە لە پاش مووسڵ. بەردەوام ئەو شارۆچکەیە بنکەیەک بۆ هێرشەکانی تێرۆریستان بۆ سەر کەرکووک و ناوچەکانی دەوروبەری. هێزی پێشمەرگەی کوردستان ئامادەیە بۆ پرۆسەی ڕزگارکردنی حەویجە. هەر ئەوەندە چۆن بڵێم چاوەڕێی بڕیاری خۆمانین بەس کاتی پێوەمە جۆڵ بکەن ئامادەم بەرەو حەویجە بڕۆین. هێزەکانی پۆلیسیش چاوەڕوانی ڕزگارکردنی شارۆچکەی حەویجەن و لە ئامادەباشیدان بۆ پاراستنی ئەو شوێنانەی ئازاد دەکرێن لەو دەڤەرە. پۆلیس هەموو کاتی ئامادەیە بۆ وەرگرتنی ئەو مەناتقەی کە لەژێر دەسەڵاتی داعش بێت یا هەر قووەتێکی زدی ملت بێت پۆلیس ئامادەکاری ئەوە هەیە وەری بگرێت و دفاع لە ملەتەی بکەن. ئامادەکاری پۆلیسەکە پێدا ئامادە باشیوە وەکو هەموو هێزی چەکدار وەکو پێشمەرگە وەکو جێشێراخی پۆلیسی لە ئامادە باشیە بۆ هەر ئەگەرێک لە ئاراگەر. لە شەڕەکانی ئازادکردنی مووسڵدا هێزە ئاسایشیەکانی عێراق پێشڕەویەکی بەرچاویان کردووە و وەک سەرکردە لەشکریەکان جەخت دەکەنەوە داعش ناوچەیەکی زۆر بچووکی بەدەستەوە ماوە لە ڕۆژاوای مووسڵ. بەڵام ئەم پێشڕەویانە نەبوونە تەمایی ڕەوانەوەی نیگەرانیەکان بۆ جموجۆڵەکانی داهاتووی داعش. داعش يعني على الأقل على المستوى العسكري ستنتهي طبعا. داعش دەشێت لە ڕووی سەربازیەوە کۆتایی پێبێت بەڵام لە هەردوو ڕووی سیاسی و هزریشەوە خانەی نووسوی دەبێت و ئەمەش شەڕێکە بۆ داعش ئاسانترە وەک لەوەی بەرەنگاری لەشکرێک ببێتەوە. نەکرد سەرکردە سیاسی و لەشکریەکان چاودێرانیش جەخت دەکەنەوە لە گرنگی استراتیژی ئازادکردنی حەویجە لەو ڕوانگەیەوەی هۆکارێک دەبێت بۆ سەقامگیری ئاسایشی هەر هیچ نەبێ بۆ کەرکووک و هەروەها بۆ هەرێمی کوردستانیش. بۆ کەرکووکیەکان مهمە چونکە حەویجە و زابوو عەباسی و ئەو ناوچانە بزەبت شوێنی عەرەبی سونن و ئەو ینی قورسایی عەرەبی سونەیە لە پارێزگای کەرکووکە بۆ دۆخی ئەمنی هەرێمی کوردستان گرنگە لەبەر ئەوەی لە دوای پرۆسی ئازادکردنی مووسڵ کە ئێستا لە دوا هەنگاوەکانیەتی حەویجە ئەمێنێتەوە وەکو تەنیا مەنبەعی تیرۆر و ئیرهابی داعش. بەهۆی ڕەوشی حەویجەوە ژمارەیەکی زۆری دانیشتوانی شارۆچکەکە زێدی خۆیان جێهێشتووە. ئێستاش ئەو ئاوارانە تەنها ئازادکردنی شارۆچکەی حەویجە و ڕزگاربوون لە جەور و ستەمی داعشیان دەوێت. بەڕاستی ئاوارەکان هەر هێزێک بێت دەیانەوێت پێشمەرگە بێت لەشکەر بێت جیاوازی نییە بەس ئەوەیە لەم داعشە قیزەونە ڕزگارمان بکەن کە هیچ شتێکی بۆ نەهێشتینەوە ماڵیان بردین زەویەکانمان بران هیچی بۆ نەهێشتینەوە ئەوە تا ئێستاش خەڵک لە حەویجەوە دێن تا لێرە پشوویەک بدەن ئاوارەیان پێ باشترە وەک لەوەی لەژێر جەور و ستەمی داعشتا بن. نەکرد تەنها هێزی پێشمەرگەی کوردستان هێزەکانی حەشدی شعبیش لەو ناوچەیە دامەزراون هاوشێوەی چەندیەکەیەکی لەشکری عێراق. ئازادکردنی شارۆچکەی حەویجە دەشێت کێشەی سیاسی لەو ناوچەیەدا بە دوای خۆیدا بێنێ هەر هیچ نەبێت لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی حەشدی شعبی شیعە ئاینزاکان.